25 ساڵ خەریک کاری هۆنەریم و دانیشتووی شار سنەم. لە مناڵیە و کاری هۆنەریم شڕۆ کردووە. زۆر علاقم بە کاری چێو بوو، کاری لە سەر چێوە ئەنجام بەم و هەمیشە باو ئاواتە بووم کە بتانم ئەو دارانە کە وش بوون لە سەد شارە لە سەریان کاری هۆنەری کەم، بەخاترەوەم دارانە زمانێ زیندوو بوون، زمانی گیانیان بووە. پێم ناخۆش بوو کەم دارانە قەتکرێن و لە بین برێ. پێم خۆش بوو کە دووارە زیندوو بنەوە بە کاری هۆنەری و خەڵکیش بتوانن لێ استفادەکەن بە عنوانێ کە کاری هۆنەری کە ئەتوانێت لە مەزامینی هۆنەری لە مەزامینێک وە ئەدەبی استفادەکەین، لە شخصیەتگەلی کورد استفادەکەین و لە بواری فەرهەنگیژەوە بتوانین ئەمە قابلیەتیە بێ کە خەڵک لێ استفادەکە. دەمێک کە من پێم خۆشە کە لە شخصیەتانی کورد استفادەکەم بە خاترەوەی کە ئەوانت زمانی خزمەتیان کردە بە ئێمە، ئەبێ خەڵک زۆرتر بیان ناسن، ئەبێ خەڵک و لەم شخصیەتانە کەڵک وەربگرن لە ئەو دەستاوەردیانە لەو کارانە کردیانە بۆ خەڵک. مەسەڵەن کەسێکە شاعرێک کوردە ئەبێ خەڵکی خۆمان چاکتر بیناسێ تاوەیەکە لە فەرهەنگی تر بێت استفادەکە. ئەوەڵ کارێکە شرۆم کردو کە لە شەقامی مەعراجا بوو، دوودانە دەست بوو یەکیان کردو و دوومین کاری کە ئەنجامدا ئەم کارەسە کە لە پسەرمەوەیە لە شخصیەتی خانم مەستورەی ئەردەڵان استفادەم کردووە. خانم مەستورەی ئەردەڵان ئەوەڵین تاریخ نوویسی ژنێ کورد بووگە لە جەهانە کە کتێبوەرێکی نووسیە و عنوانە مساڵ تاریخی ئەردەڵانی نووسیە. مجسمە سازاری کە لە شار سنەکە یان کردێت بە تایبەتی مامۆستای خۆم کاکادی زیادینی بوو کە زمانێکە کلاسی شرۆ کرد، واقعان کەسانێک ڕوویان کرد لە هۆنەر لەو کاتە بە جدیەتێ زۆرەوە هاتنە پێش. بەڵام ئێستا وەکو جاران نەماوە، ئێستا بەداخەوە ئەو ئاموزشە کە قەبلەن ئەکرا نییە. تمشاکەم کە واقعان ئەو کەسانە کە تێن بە پەلەن کە زوو شتێک وەربگرن، ئەو پەلەکردنە باعث ئەبێ کە زوویش ماندوو بن لەسەر کارەکە. ئێمە ئەبێ بە پەلەن نەوین، ئەبێ کەسێکە کاری هۆنەر ئەنجامەدا تااقەتی زۆر بێ، ئەبێت بێت لە پێشەوە تەڕاحیکردن فێر بێت. ئەم تەڕاحیە باعث ئەوێ کە دیدی قەوی بێ بە پلە پلەیش فێری کە مەسەن کاری مجەسەمە سازی بێت.